ساڵێکی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان دەستی پێکرد و هەوری ڕەشی قەیرانی پەروەردە هێشتا بەسەر ناوەندەکانەوە ماوە. لە بری چارەسەرکردن و مێدی تێپەڕاندنی پێشبینی دەکرێت ئەمساڵ قەیرانەکان قوڵتر و قورستر ببنەوە. ماوەی زیاتر لە 10 ساڵە قەیران و ئاڵۆزی کارگێڕی و دارایی یەخەی هەرێمی کوردستانی گرتووە و ڕۆژ لە دوای ڕۆژیش کێشەکان لە هەڵاوسانی زیاتردان. بەڵام بەر لە دروستبوونی قەیرانی موچەیش پەروەردەی هەرێم نوقمی قەیران بوو. شارەزایان هۆشداریان لە سەرنجامی مەترسیدار دەدا. لە دوای 2014شەوە قەیرانی دارایی هێندەی دیکە گرەیەکەی ئاڵسکاندووە. بەڕای شارەزایانی پەروەردەیی سەرەڕای گرفتی موچە پەروەردەی هەرێمی کوردستان بەدەست دەستوەردانی حیزب و نەگونجاوی مەنهەج و پرۆگرام و نەبوونی باڵەخانەی گونجاو و تەندروست و ئامادە نەبوونی ژینگەی خوێندن و هەروەها نەبوونی کادێری کارامە و ڕاهێنرا و نەبوونی بەڕێوەبەری شیا و قەیرانی گەورەی کارگێڕیەوە دەناڵێنێت. دەسەڵاتدارانی هەرێم نەک تەنیا گرنگی بە کەرتی پەروەردە و خوێندن نادەن، بەڵکو پەروەردەیان لەو پەڕی خراپیدا دەبێت. نەک هەوڵ بۆ چارەسەری گرفتەکان نادەن، بەڵکو نایانەوێت دان بە شکست و شێوازی خراپی بەڕێوەبردنیاندا بنێن. وەک مامۆستایان دەڵێن، پارتی وێکێتی گەلێکی ناهۆشیار و نەخوێندەواریان لا گونجاوترە لە نەوەیەکی پێگەیشت و تێگەیشت و بە پەروەردەی دروست. نەبوونی کوالیتی و خراپی چۆنایەتی لە کەرتی گشتی پەروەردەدا لە هەرێمی کوردستان دیارترین قەیران و کێشەی ئەم بوارەیە کە ئاستەنگێکی گەورەیە و دامەزراوە پەروەردەیەکان بەدەستیەوە دەناڵێنن. ئەنجامەکەیشی دابەزینی ئاستی زانستی خوێندکار و ئامادەنەکردنی کادری گونجاو بۆ بازاڕی کار و دابەزینی ئاستی داهێنان و پێشکەوتن تا هێڵی سفرە لە ناوەندە پەروەردەیەکاندا. نەخۆشیەکی گەورەی کەرتی پەروەردەیی بە حیزبی کردن و دەستخستنە ناو دامەزراوەکانی پەروەردەیە لەلایەن لق و کۆمیتە و ڕێکخرا و مەڵبەندەکانی هەردوو پارتی دەسەڵاتدارەوە. نەک بەڕێوەبەری پەروەردە و بەرپرسانی وەزارەتەکە، بەڵکو دانانی پاکەرەوەی قوتابخانەکانیش پێویستە بە فلتەری حزبدا تێبپەڕێن. ئەماش بووەتە هۆی لە ناوچوونی بنەمای شیاوێتی و گونجاوی لە دیاریکردنی بەرپرسەکاندا و هێندەی دیکە قوڕی قەیرانەکەی خەستر کردووەتەوە. پشتگوێخستنی داوا و خواستی بژێوی و ژیانی مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە و دابین نەکردنی موچە و شایستەی دارایی و دەرماڵەی پێویست بۆیان چەند ساڵێکە بە تەواوی مۆری لە تابوتی کەرتی پەروەردەداوە و وەکو مۆتەکە بەسەر خوێندنەوە ماوەتەوە تاوەکو ئەو کێشەیەش چارەسەر نەکرێت. هەر جۆرە قسەیەک لەبارەی تێپەڕاندنی قەیرانی پەروەردەی لە هەرێمی کوردستان زیادە و خەون و خەیاڵە.